زۆرترین سکۆرت لەگەڵ کێیە؟ ولا لەگەڵ خێزان ئەگەڵ لەم بلۆکیەکەی؟ ئەمن؟ ناوەڵە ناتوانم. سڵاوت لەبێ کاکە؟ سڵاوش لێبێ. باشی ئەحواڵە؟ عزیزی سپاس دەست یاخوا خۆش. باش بی. ڕۆژانە بەچی و سەرقاڵی؟ والله بە ئیش و دەوام و کار و هەموو یاخوا لە کەسە شەستان بەتەرێ بێ. والله. لەگەڵ سۆشیال میدیا شتە بینە چۆنە؟ باشەوە. چی زۆر بەکارێنی؟ زۆربەی تیکتوک. تیکتۆک. هەریوە. سناپت هەیە؟ سناپم هەیە. زۆرترین سکۆرت لەگەڵ کێیە؟ ولا لەگەڵ خێزان. ئەگەڵ لەم بلۆکیەکەی؟ ئەمن؟ ناوەڵە ناتوانم. باش. یەک خولەک پرسیارە لە یەکەم. لەو یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێ. ئەوە ئیشی خوبم. ئیشی خۆتە؟ باشە بزانینی باتەوە؟ ناوی بەڕێستا؟ داخواست. کاک دڵخواست؟ داخواست. داخواست. بادینیە. نەدوت ئیشی خۆمە هیچم نەودوتە ئا. داخواست من نەگوتیە. ئێوتم داخواست وتە ئا. دووبارەکەوە. دووبارە یەکەمەوە. سڵاوت لێبێ؟ سڵاوی لە تۆش. باشی؟ باش. یاخوا هەر باش بی. عزیزی سپاس. ئیجا نەبی بە تووتیرە دوای منەوە هەمووی بڵێیتەوە. نا. ئەوە دووجا. ئێ سێبارێکەمەوە؟ بە کەیفی خۆتەوە. دێڵا سێبارەیەکەمەوە. ناو داخازە؟ داخازە. خەڵکی هەولێری؟ خەڵکی ئاکرێم. لە ئاکرێەوە هاتی؟ ئاکرێەوە هاتم. یاخوا بەخێر بێ سەر و سەرچاو. ئاکرێ پایتەختی نەورۆزەوانیە؟ پایتەختی نەورۆزە. زۆربەی ساڵ دەبێتە پایتەختی نەورۆز. ئەزانی ئەم ساڵ چەند گەشتیار هاتبوون ئەوێ؟ بەخوا زۆر هاتبوون. چەند؟ وابزانە 5000 گەشتیار. 5000 چی؟ نزیکی 80000 گەشتیار هاتبوو. هەشتا وەڵام معلوماتم زۆر سەر نییە. بۆچی معلوماتی لەسەر شوێنەکەی خۆت نییە؟ پێت وایە بتوانی بیبیتەوە؟ دەیبەمەوە؟ دڵنیایی؟ دڵنیایی. زۆر؟ زۆریش. وتە هاوسەرگیریت کردووە؟ بەڵێ. آخر دقة. باش. وابزانە 5 شرکە ما بەیان 6 زۆر شرکە. کەم مابوو. ئەری والله. شتێکی تر لەگەڵ تاقیەکەمەوە. تەوە. یەک خولەک هەرچی مود وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە. تەوە. باشە؟ تەوە. ناوت داخازە؟ ناوم داخازە. من پرسیارم نەکردیتەوە بۆ وەڵام نەیتەوە. وتم هەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە. مەڵام ناوت داخازە؟ ئەبێ وەکو خۆی بێڵێیتەوە. ناوم داخازە. وەکی خۆی دەڵێمەوە. هەرچی مود وەکو خۆی لە دوای من هەرچیت بێڵێرەوە. گوت ئەمە لە دوای تو دەڵێمەوە. ناوم داخازە. وتم ناوت داخازە؟ بيجي ناود داخازة خۆ پیشەکە پێڵێنەوە هێشتا هەر دەرناتێ. نا دەردەچم. دەی دووبارەیەکەینەوە. خەڵکی ئاکرێ؟ خەڵکی ئاکرێت تو؟ ئەتوو ناخۆ من نەمود ئەتوو. من چی مود ڕێک وەکو خۆی بێڵێرەوە. وەکی خۆی بڵێمەوە. ئێتەوە. ناوت داخازە؟ ناوم داخازە. ئەمن وەکی تو دەڵێم دەقەکێ. ئەمن وەکی تو دەڵێم ئەتو دەڵێ غەڵەتی کرد. کاکە ئێ هەرچی مود ڕێک وەکو خۆی بێڵێرەوە. هەرچی مود وەکو خۆی بەبێ زیاد و کەم باشە؟ ها تەوە. ناوت داخازە؟ ناوت داخازە. خەڵکی هەولێری؟ خەڵکی هەولێری. لە سلێمانی دانیشی؟ لە سلێمانی دانیشی. هاوسەرگیریت کردووە؟ هاوسەرگیریت کردووە؟ کاک داخاز دووەم پرسیار کە لە تۆم کرد چی بوو؟ کاکە دوام پرسیاری لە توی کرد نازانم چی بناوت نازانم ئەمە. دوام پرسیاری لە توی کرد چی بوو؟ باشە من نەمود وەکو خۆی بێڵێ؟ ئەمن وەکی خۆی دەڵێ. داخاز ئێمەتم کاک داخاز. ها یعنی ناوی توی مەڵێ. ناگەینە ئەنجام. تەوە. دەستەکان دەستت خۆش زۆر بێت. زۆر سپاس. سپاس. دەست بەش.